لەم یەک دوو ڕۆژە بەشداریمان کرد لە ئەم کۆنفرانسە و چەندین گفتوگۆ و دیدارمان هەبوو لەگەڵ وەزیر و بەرپرسە باڵەکانی ئەم وڵاتانەی کە بەشداری ئەم کۆنفرانسە نەبوون و لەم دیدار و گفتوگوانە بیرروبووچوونەکانی خۆمان ئاڵۆگۆڕ کرد و چەندین پرسی گرنگی ناوچەکەمان خستە بەرباس لەوانە باسی وازی کوردەکانی سووریا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی لە بەغدا باری ئابووری لە کوردستان و هەوڵی ئەومان داوە کە ئەم وڵاتانەی کە دۆستی ئێمەن بتوانن زیاتر یارمەتی دەری هەرێمی کوردستان بن هەروەها مەترسی سەرهەڵدانەوەی داعش یەکێک بوو لەو بابەتانەی کە زۆر بەچڕی لەسەری باسمان کرد و ئاڵۆگۆڕی بیرروبووچوونمان کرد لەگەڵ ئەم وڵاتانەی کە هاوپەیمانی ئێمە بوون بە درێژایی ئەم چەند ساڵی ڕابردوو لە شەڕی دژی تیرۆر و هیوادارین ئەم چاوپێکەوتنانە ببن بە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین زیاتر یارمەتی بۆ هەرێمی کوردستان بینین و پشتگیریەکی زیاتری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان دەستە بەر بکەین.